بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم فەرمێ باسی ئەومانەکە باس جێ ڕاخستنەکە بە تایبەتی ئەمە لەوەیە چینی ئافرەتان زیاتر بگرێتەوە. فراش للرجال وفراش لامرأة والثالث للضيف والرابع للشيطان. واتە لە ماڵە باسی ئەوەکە جێگای زیاتر دانەخەین. یەکەمیان ئەوەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام جێ ڕائەخەی بۆ پیاوەکەت بۆ نمونە یان بۆ پیاو، جێ ڕائەخەی بۆ ئافرەت خێزانت یان بۆ ئافرەتێ. سێهەمیان ئەگە میێوانێ هات بۆ میێوانێ دایەخەی. بەڵام چوارەم ئەگە داخست و کەس لەسەری نەبوو ئەوە بۆ شەیتانە. واتە مەبەستی ئەوەیە جێی زیادە دانەخەین. لە ماڵێکا دوو نەفەرە دوان داخەی، سیانە سیان داخەی، چوارە چوار داخەی. نەکوا چوار خۆی چوار کەسن میێوان تاتووە تۆ ڕێی پێنج داخەی شەش داخەی. چکە جێیەک ئەگە بەتاڵ بوو کەس لە بانی نەخەوت ئەو جێیە شەیتان لەسەری ئەخەوێ. خوای گەورە ڕەحمان لێ بکا و عاقیبەت خێرمان بکە.